بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. من سهان سمير بكر بەشداروی چالاکردنەوەی مێشک و یادگەم لە ئاوە تەکادیمی گروپی حەدەم. الحەمدولله ئێمە توانیمان بەشداری بکەین لەم کۆرسە نایابە و الحەمدولله توانیمان بە ڕێژەیەکی بەرچاو ڕوون ئیسفادە بکەین، هەم لە ژیانی ڕۆژانەماندا و هەم لە دەرونیەوە و هەمیش لانی مێشکەوە کەوا بتوانین بە ڕێژەیەکی زۆر گونجاو و باش شتەکان وەکو خۆی بە داقیقی لەبەر بکەین. ئێمە پێشەوەی کەوا بە تەواوی داخلی ناو پرۆژەکەی کۆرسەکە بین، تێستێکی 4 ساعتیمە پێکرێت. لەم تێستە 4 ساعتی من توانیم 4 لاپەڕە لە بکەم، واتە هەر ساعتێک دەتوانم لاپەڕەی لە بەرکەم لەسەر قورئانی پیرۆز. بەڵام الحەمدولله لە دوای تەواوکردنی کۆرسەکە و هەروە بە کاملکردنی ڕاهێنانەکان توانیم بۆی کە لە 3 خولەک یاخود کەمتریش 1 لاپەڕەی قورئانی پیرۆز لەبەر بکەم بە تەواوی و بە ئیتقانێکی زۆر باشیشەوە. والحەمدولله توانیمان نەک لەلایەنی مێشک و یادگە، بەڵکو ئێمە کە بەشداریبووی گروپی ئامادەینە تایبەت بە پۆلی 10 و 11 و 12 الحەمدولله توانیمان ئالە وێندەریش مامۆستایان بتوانن هەم لایەنی دەرونی و هەروەها لەلایەنی ئەو بابەتانی کەوا لەناو مەنهەج بۆمان دیاریکراوە و بتوانین ئەوانش زۆر بە باشی و بە وردی لەبەری بکەین و بەبێ ئەوەی مادەبوونێکی زۆر یاخود کاتێکی زۆری پێوە بکوژین، کە ئەمە شتێکی زۆر باشە بۆ ئەوانەی کە بەشداریان کردووە و پۆلی 12 بتوانن ئەو مەنهەجێکە لە پێشیانە بە ڕێژەیەکی چاو و بە زۆر کاتێکی کەم بتوانن حەفزی بکەن و زۆر بە باشیش دەی شارەزاد. ئێمە لە ئاوە تەکادیمی بەشی ئامادەیەکە کۆمەڵێک مامۆستامان هەنە کەوا تایبەتن لەگەڵمانن کە بۆ پۆلی 12 وەکو بۆ نمونە مامۆستا ئاوات، دکتۆرە شایستە، مامۆستا شادی، کە ئەمانە بۆ پۆلی 12 ئەو تەکنیکانەمە پێ ئەڵێن کەوا مەنهەجێک چۆن بتوانین بۆ نمونە زیندە یاخود عەرەبی ئینگلیزی بتوانین ئەمانە کۆنتڕۆل بکەین و لەو ئیمتیحانانە چۆن بتوانین بە دەرونێکی مرتەحەوە و هەروەها کۆششێکی بکەین کە ئەم کۆششە وامان لێ نەکاتن دوودڵ بین کەوای بچین ئیمتیحانی وزاری و لێوێن دەربە ڕێژەیەکی خراپ بینەوە دەرەوە، نا بەڵکو وەمە لێ ئەەکەن بە شێوەیەک پەروەردەمان ئەەکەن کە بتوانین لە ئیمتیحانی وزاری ئەو 350 پرسیاری بۆمان دانراوە بەپێ ڕێنماییەکانیەوە بەپێ ڕێنماییەکانی ئەوان زۆر بە جوانی و بەوردی لەبەریان بکەین و بە تەواوی لە شتەکان بزانین و تووشی قەلاقی نەبووین و تووشی خەمۆشی نەبین لە پۆلی 12 و تووشی بێهیوایی و تووشی ساردبوونەوە نەبین. ئەمەش شتێکی زۆر گینگە کە بەڕاستی لەم کۆرسەدا بینیمان و شتێکی زۆر باشە بۆ ئەوانی پۆلی 10 و 11 و 12.